کاک فرسەت چۆنی؟ الو باش کاک فرسەت الو باش کاک فرسەت کاک فرسەت هەلو چۆنی؟ باشم سلامت جی کا- صاحبي بدنك نايت خربت وەڵاهی دەنگ باشە دەنا لای تو ادي باشا ايسا باشا ايسا باشا کاک فرسەت كاك ئەمن صالح ئەوەمە احوالت باشي سپاس ڕێز ئەم چالاکوانەکەم هەندە پرسیارمە بۆ گەر بوارمان بدەی وەک وەزیری جنابتكي ناوم قادر نادرە جنابتكي ناوم قادر نادرە كاكا من جابي كسنا دم بو اوشته لولو عفو وەرە كاكا من جابي كسنا دم بو اوشته لولو وەرە عفو كاكا من جابي كسنا دم بو اوشته لولو عفو وەرە كاكا من جابي كسنا دم بو اوشته لولو عفو وەرە کاکە وەکو وەزیری داد بە قوربان وەزیری دادی کەیسەکەیە چۆن دەگرێوە وا تەلەفۆن قەپاتکەی هەر ناشیرنە کاک فرسەت پرسیارێکمان هەیە بە قوربان ئەلو کاک فرسەت ئەلو سەرچاو بەڕێز ناوم قادر نادرە لە سوید تەلەفۆن سەرچاو بەڕێز ناوم قادر نادرە لە سوید تەلەفۆن